زەوی لە چنجی قازانپەرستی سەرمایەداران و بێتوانایی دەسەڵاتداراندا. گۆی زەوی وەک تاکە پەناگەی ناسراوی ئێمە لە پانتایی بێپایانی گەردووندا ئەمڕۆ تووشی قەیرانێکی بێوێنە و قوڵ بۆتەوە. بەرزبوونەوەی پلەی گەرمی، توانەوەی سەهۆڵبەندانی جەمسەرەکان، وشکە ساڵیە کارە ساتبارەکان، پیسبوونی بەربڵاوی ئاو و خاک و هەروەها لە ناوچوونی فرەچەشنی ژینگەیی هەموویان نیشانەی نەخۆشینێکی درێژخایەنن کە ژیانیان لەسەر ئەم هەسارەیە خستۆتە مەترسیەوە. لە ئاوادۆخێکدا پێنجی ژوئێن بەرامبەر بە 15 جۆزەردان ڕۆژی جیهانی ژینگە زیاتر لە هەر کاتێکی دیکە گرنگی خۆی نیشان دەدات. ئەم ڕۆژە یادکردنەوەیکی ساڵانەیە بۆ هەڵسەنگاندنی کارکردی مرۆڤ بەرامبەر بەم ماڵەی هاوبەشمان و بانگەوازێکی جیهانیە بۆ گرتنەبەری ڕێوشوێنی بەپەلە. لە ساڵی 1970دا کاتێک کاریگەریە تێکدەرەکانی پیشەسازی بوون لەسەر سیمای سروشت هەرچی زیاتر خۆی نیشاندا، نوێنەرانی وڵاتانی جیهان لە کۆنفرانسێکی مێژووییدا لەژێر ناوی مرۆڤ و ژینگە لە ستۆکهۆڵمی پێتەختی سوێد کۆبوونەوە. دەرەنجامی ئەم کۆنفرانسە بریتی بوون لە پەسەندکردنی بڕیارنامەیەک کە 5 ژوئێنی وەک ڕۆژی جیهانی ژینگە دیاری کرد. ئامانجی سەرەکی لە دیاریکردنی ئەم ڕۆژە بریتی بوو لە بەرزکردنەوەی وشیاری گشتی سەبارەت بە گرنگی پاراستنی سروشت، هاندانی کۆمەڵگەکان بۆ بەشداری چالاک و هاندانی حکوومەتەکان بۆ گرتنەبەری سیاسەتگەلێکی بەردەوام و هاوتەریب لەگەڵ تەندروستی هەسارەکە. بەهرەمەندبوون لە ژینگەیەکی تەندروست مافێکی بنەڕەتی مرۆڤە. مافێکی کامڕۆ دوای تێپەڕبوونی زیاتر لە پێنجدەیە هێشتا لەلایەن زرهێزە ئابووری و سیاسیەکانەوە پێشێل دەکرێت. ڕۆژی جیهانی ژینگە دەرفەتێکە بۆ ئەوەی وەبیر خۆمانی بهێنینەوە کە سروشت تەنیا سەرچاوەی دابینکردنی هەوا و ئاو و خۆراکی ئێمە نییە، بەڵکو سیستەمێکی ئاڵۆز و لێکگرێدراوە کە بەردەوامبوونی زامنی مانەوەی خۆمانە. ئەم ڕۆژە هاواری ناڕزایەتیە دژی تێکدانی بێبەزەییانەی دارستانەکان، پیسبوونی ئۆقیانوسەکان و ژەهراویکردنی ئەو هەوایی کە هەڵی دەمژین. ناڕزایەتیەکی کە بە تێپەڕبوونی کات و توندبوونی قەیرانەکان بەرزتر و ڕوونتر بووتەوە. دەرککردن بە سەرچاوەکانی ئەم قەیرانە ژینگەیەی ئێستا بە بێشیکردنەوەی پەیوەندیە بەرهەمهێنەرە باوەکانی جیهان مەحاڵە. سیستەمی سەرمایەداری بە پێی لۆژیکی زاتی خۆی واتە بەرزکردنەوەی قازانج لە کورتترین کاتدا سروشت نەک وەک بەستێنێکی گرنگ بۆمانەوە بەڵکو وەک سەرچاوەیەکی بێپایان و خۆڕایی بۆ دەرهێنان و بەدەستێنانی قازانج دەبینێت. ئەم تێڕوانینە ئامرازیە دەرەنجامی وێرانکەری بەدوای خۆیدا هێناوە. کۆمپانیا زەبەلاحەکان بۆ بەردەوامبوونی ڕەوڕەوەی قازانجی خۆیان پێویستی درۆی نەدەخوڵخێن و بە ڕێکلامی بەربڵاو بەکاربەران هان دەدەن بۆ کڕینی زیاتر لە پێویستی ئەو کاڵانەی کە زۆربەی کات تەمەنێکی بەکارهێنانی کورتیان هەیە. ئەو کۆگاز زبڵ و خاشاکانەی بە تایبەت پلاستیک کە ئۆقیانوسەکان و وشکانیەکانیان پیس کردووە هێمای دیاری ئەم ڕەوتە ناتەندروستن. دارستانەکانی ئامازۆن کە بەستیەکانی زەوی بەناوبانگن لەژێر تیغی مشاری کۆمپانیاکانی داربڕین و ئاگرکەوتنەوەی بە ئەنقەست بە مەبەستی دروستکردنی زەوی کشتتوکاڵی پیشەسازی ڕۆژ بە ڕۆژ بچووکتر دەبنەوە. دەرهێنانی زیاتر لە پێویستی ماددە کانزاییەکان، پیسبوونی ئاوەکان بەهۆی پاژماوە پیشەسازیەکان و بڵاوبوونەوەی قەبارەیەکی گەورە لە گازە گوڵخانەیەکان لەلایەن کارگەکانەوە سەرجەمیان لە پێناو قازانجی کۆمپانیا زەبەلاحەکاندایە. ئەگەرچی ڕێکەوتنامەکانی وەک ڕێککەوتنامەی پاریس بۆ کەمکردنەوەی گازە گوڵخانەیەکان لەلایەن حکوومەتەکانەوە واژۆ دەکرێت، بەڵام بەکردەوە ململانەی زاتی سیستمی سەرمایەداری و لۆبی بەهێزی پیشەسازی سوتەمەنیە بەردینەکان واتە فۆسیلی ئەم بەڵێنانەیان کردووەتە پارچە کاغزێکی بێبایەخ و ڕێگرن لە هەر جۆرە هەنگاوێکی جددی و هەماهەنگی جیهانی. بەپێی ئامارەکان ساڵانە زیاتر لە 7 ملیۆن کەس لە جیهاندا بەهۆی پیسبوونی هەواوە گیان لەدەست دەدەن و لە هەر 10 کەس 9 کەس لە هەوای پیسدا هەناسە دەدەن.
ئەم ئامارە ترسناکە بەرهەمی ڕاستەوخۆی تەماح و چاوچنۆکی بێپایانی سیستەمێکە کە تەندروستی مرۆڤ و سروشت دەکاتە قوربانی کەڵەکەکردنی سەرمایە. کارەساتی ژینگە لە ئێران ڕەهەندی جۆراوجۆر و گەلێک قوڵتری هەیە. لێرەدا جیا لە لۆژیکی قازانجپەرستی، بێتوانایی، گەندەڵی سیستماتیک و تێڕوانینی ئەمنیەتی دەسەڵات دەستیان داوەتە دەستی یەک بۆ ئەوەی ئێران بخەنە سەرووی ڕیزبەندیە جیهانیەکانی تێکدانی ژینگەوە. جێبەجێکردنی گەڵاڵەکانی گەشەپێدانی 5 ساڵە بەبێ لێکۆڵنەوەی زانستی، دروستکردنی زیاتر لە پێویست و نازانستیانەی بەندا و لەلایەن دامەزراوە سەربازیەکانی وەک سوپای پاسداران و گۆڕینی ڕێڕەوی ڕووبارەکان زیانێکی گەورە و لە قەرەبوونە هاتووی بەجەستەی سەرچاوە ئاویەکانی وڵات گەیاندووە. دەریاچەی ورمێ کە ڕۆژێک لە ڕۆژان بە گەوهەری شینی ئێران دەناسرا، ئەمڕۆ بووەتە هێمای مەرجی لەسەرخۆی زۆنگاوەکانی وڵات. ڕۆچوونی زەوی دەشتەکان بەهۆی دەرهێنانی بێبەزەیانەی ئاوی ژێرزەویەکان ئێرانی لەگەڵ قەیرانێکی گەورەی ئاو بەرەوڕوو کردوێتەوە. ئاگرکەوتنەوەی بەربڵاو لە دارستانەکانی زاگرس و باکووری وڵات کە زۆربەی کات لەگەڵ بێدەربەستی و کەمتەرخەمی ناوەندە بەرپرسەکان ڕوبەڕوو دەبنەوە، پوششی ڕووەکیان بەرەو لە ناوچوون بردووە. ئێران گەیشتۆتە پلەی یەکەم لە بواری سوان و تێکچوونی خاک لە جیهاندا و ساڵانە ملیاردها تۆن لە خاکی بەپیتی خۆی لەدەست دەدات کە دەرەنجامەکەی بریتیە لە بەبیابانبوونی بەربڵاو بە شێوەیەکی کە دەوترێت لە هەر خولێکێکدا 30 مەتری چوارگۆشەی دیکە لە خاکی ئێران دەبێتە بیابان. بە جۆرەی دانپێدانانی خودی بەرپرسانی ڕەژیم، پیشەسازی ئۆتۆمۆبیلی خۆرەخکرا و بێکوالێتی سەرچاوەی بەشێکی گەورە لە پیسکەرە کوشەندەکانە لە شارە گەورەکان کە ڕاستەوخۆ دەچێتە ناو خانەکانی لەشی هاوڵاتیانەوە. زیانی ئابووری سەرچاوەگرتوو لە بێبایەخی بە ژینگە ساڵانە بە ملیاران دۆلار دەخەمڵێندرێت کە لە ژیرفانی خەڵک دەدرێت. تراژدیای گەورەتر ئەوەیە کە کۆماری ئیسلامی لە جیاتی بەرەنگاربوونەوەی خێرانەکە دەست دەکات بە سەرکوتی ئەو کەسانەی کە هەوڵی پاراستنی ئەم ئاو خاکە دەدەن. دەیان چالاکی ژینگە پارێز بە تۆمەتی بێبنەمای وەک سیخوڕی و هەوڵدان لە دژی ئاسایشی نیشتمانی دەستگیر، ئەشکەنجە و تەنانەت کوژراون. مەرجی دڵسەزێنی کاوز سەید ئیمامی لە زینداندا و گیان لە دەستدانی شەریف باجبەر و هاوڕێکانی لە کاتی هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانی مەریوان نیشاندەری تێڕوانینی ئەمنیەتی ڕژیمە بۆ دڵسۆزانی سروشت. لە ئاوەدۆخێکدا دیاریکردنی هەفتەی پاراستنی ژینگە لەلایەن ئەم ڕژیمەوە تەنیا تەنزێکی تاڵ و ڕیاکارانەیە. لە بەرامبەر ئەم تێکدانە بەربڵاوە حکومی و سیستماتیکەدا ڕەنگە ڕۆڵی تاکەکەسی بچووک بێتە بەرچاو، بەڵام نابێت هێزی هەوڵ و تێکۆشانە بە کۆمەڵەکان بەکەم سیر بکرێت. پاراستنی ژینگە تەنیا ئەرکی حکوومەتەکان یان ڕێکخراوەکان نییە، بەڵکو بەرپرسیارەتیەکی گشتیە. هەر یەک لە ئێمە دەتوانین بە گۆڕانکاری هۆشمەندانە لە شێوازی ژیانی خۆماندا ببینە بەشێک لە چارەسەر و کەمکردنەوەی بەکارهێنانی پلاستیکی یەکجار بەکارهاتوو، دەست پێوەگرتن لە بەکارهێنانی ئاو و کارەبا و خۆبواردن لە کڕینی کاڵای ناپێویست یەکەم و گرنگترین هەنگاوەکانە. بەکارهێنانی ئامرازەکانی گواستنەوەی گشتی، دووچەرخە و جیاکردنەوەی زبڵ و خاشاک لە سەرچاوەکانەوە کاریگەری بەرچاوی هەیە لە کەمکردنەوەی شوێن پێی ئیکۆلۆژی ئێمە. نەمامچاندن بەشداری لە بەرنامەکانی پاکردنەوەی سروشت و لە هەمووی گرنگتر پەروەردەکردنی منداڵ و نەوەکانی داهاتوو لەسەر گرنگجیدان بە سروشت کللتوریی بەردەوامە بۆ پاراستنی زەوی دەخڵخێنێت. هاوکات لەگەڵ هەوڵە تاکەکەسیەکاندا ئەرکی ئێمە وەک هاوڵاتی بریتیە لە خستنەژێر پرسیاری سیاسەتە دژەژینگەیەکان و پشتگیریکردن لەو چالاکوان و ڕێکخراوە مەدەنیانەی کە بوێرانە لە پێناو پاراستنی ئەم میراتە هاوبەشەدا خەبات دەکەن.